هەموو لایەک دەبینێن دەوڵەتی تورکیا هێرش و لەشکرکێشی زەمینی و ئاسمانی دەست پێ کردووە بۆ ناو خاکی هەرێمی کوردستان. سوپای تورکیا دوای ئەنجامدانی چەندین ئۆپراسیۆن لە ڕابردوو واجارێکی دیکە ئۆپراسیۆنێکی تری دەست پێ کردووە کە ئامانجی داگیرکردنی زیاتی خاکی کوردستانە. ئەمەی ڕوودەدات بەشێکە لە پرۆسەی داگیرکاری وەک چۆن لە ڕابردوودا بەڕاشکاوی دژی هەر جۆر لەشکرکێشێک بووین دژ بە خاکی هەرێمی کوردستان کە تاکە ڕێگا بۆ سەقامگیری ناوچەکە و بەگشتی و تورکیا و عێراق و کوردستان بەتایبەتی گەڕانەوەیە بۆ پرسی چارەسەری ئاشتی. دەبێت هەموومان ڕوبەڕووی ئەم داگیرکاریە ببینەوە. هەموو لایەک لە چوارچێوەی بەرژەوەندی نیشتیمانی و نەتەوەیی لە ئاستی ئەم قۆناغەدا بین، تەنیا لە ڕێگای گۆڕانکاری و گەڕانەوە بۆ خەڵک و فراوانکردنی بەشداری سیاسی ڕاستەقینە و هەماهەنگی لایەنەکان و دەستگرتن بە استراتیژی یەکێتی نەتەوەیی و نیشتیمانی دەتوانین ڕوبەڕووی پلانی داگیرکاری ببینەوە، تەنیا لە ڕێگای گۆڕانکاری و گەڕانەوە بۆ خەڵک و فراوانکردنی بەشداری سیاسی ڕاستەقینە و